پرسیارێک مەلێ کراوە بە ڕێزان دەربارەی ئەوەی ئایا ئەتوانی لە نوێژە کاتی قورئان خوێنی یا زیکرەکەی بەس بە دڵوی خوێنی یا بە دڵ ئەو زیکرە بکەی زمانی لەگەڵا نەجوولێنی ئایا ئەبێ؟ طبعا خۆشەویستەکانم زانایان لەسەر ئەمە فەرموویانە زیکر ئەکرێ بە دڵ بێ، زیکر ئەکرێ بە دڵ بێ، یعنی یادکردنەوەی خوای پەروەردگار بە دڵت زمانیش نەجوولێنی، بەڵام لە هەندێک کاتە وەکو کاتی عیبادەتەکان بە مەرجیان گرتووە ئیلا ئەبێ زمان لەگەڵ دڵا بێ، بە مەرجیان گرتووە. ئەویش کاتی نوێژ و بۆ نمونە ئەزکارەکانی کاتی حەج و لە کاتێکە کە بۆ نمونە زیکرەکانی دوای نوێژ و زیکرەکانی ئێواران و بەیانیان و ئەوانە بە مەرجیان گرتووە ئەبێ زمانت لەگەڵ دڵتا بەشدار بێ. بۆیە کەسانێکە بینی کاتێک نوێژەکەن دەم ناجوولێنەوە، یعنی زوان ناجوولێنەوە، دەمیان ناجوولێنەوە، بەڕاستی نابێت بە تایبەت خوێندنی سورەتی فاتحە و تەحیات خوێندن ئەوانە بەڕاستی کاریگەریەکە لەسەر نوێژەکە، یعنی مەرجە ئەبێ زمان لەگەڵیا بجوولێ، مەرجە یعنی مەرج ئەگەر نەیکەی نوێژەکەت بەتاڵە بێتەوە، یعنی ئەگەر نەیکەی نوێژەکەت بەتاڵە بێتەوە. بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ.